هەر سەبارەت بە قسەکردن لەوەی کە یەکێتی ئەوروپا ئەمڕۆ کۆ دەبێتەوە ئەو بەمەبەستی پێداچنەوە بۆ پلانی وەرگرتنی پەنابەران یاخود کۆچبەران بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دادوەر ئازاد ئەمین گفتوگۆی لەگەڵ دەکەین بەڕێزیان لە سویدەوە لەگەڵمان دەبێت. سڵاوت لێبێت دادوەر ئازاد. ئێستا کە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا کۆ دەبنەوە مەبەستیانەوەیە کە پێداچنەوە بەم یاسایە بکەن. ضرورەتی ئەمە چییە کە پێداچنەوە بەم یاسایە دەکەن؟ بۆچی؟ سڵاو ڕێزم بە خۆت و بۆ بینەرانیشتان سپاس بۆ دەرفەتە چاکسازیکردن لە یاساکانی پەنابەریەتی لە ئێستاوە دەستی پێ نەکردووە، بەڵام ئەمڕۆکە هەڵدەستنەوە بە داڕشتنەوەی ئەم یاسایانەی کە لە 2009 دەستیان پێکردووە بۆ ڕێکەوتن لەسەری بەرامبەر ئەو لێشاوە پەنابەریەکەوە ڕووی لە ئەوروپا کردووە. باشە، پێت وایە کە لە کۆبنەوەکەدا 27 وڵاتەکە دەگەن بەچی سەبارەت بە یاسای چاکسازی بۆ کۆچبەران؟ کۆمەڵی گۆڕانکاری هەیە دەکرێت. باشە، ناتان دەزانن لە ڕێکەوتنی ساڵی 1950 بۆ وەرگرتنی پەنابەران دەربارەی مافەکانی مرۆڤ و چۆنیەتی وەرگرتنی پەنابەران دوای لە ساڵی 1970 لە دیبلن ئەم یاسایانە تۆزە گۆڕانکاری بەسەرداکرا بەهۆی ئەو پەنابەرانەی کە ئەو کاتە زۆرفێکی کەبوو هەلومەرجێکی کەبوو. دوای لە دیبلینی ساڵی 1990 ئیتر دووبارە یاساکان داڕێژرانەوە. لە دوبلینی ساڵی 2023 ساڵی 2023 گۆڕانکاری بەسەر یاساکان هاکرا. لە دوبلینی ساڵی 2013 ئەو کاتە کە لە شاوێکی زۆری پەنابەران لە سووریا و لە وڵاتانی شەڕ و ئاژاوەیتیایە ڕۆ لە ئەوروپا کرد، بەڕاستی ناڕێچێکی بەخۆیەوە بینی و ئەوروپا تووشی نەهامەتێکی زۆر گەورەی هەم مادی بوو و هەم معنەویش دا هەموو بارێکەوە. بۆیە یەکێتی ئەوروپا وەزارەتە وەزاری وەزیرەکانی یەکێتی ئەوروپا دووبارە هەڵسانەوە بە داڕشتنەوەی چاکسازی لەم یاسایانە کە گۆڕانکاری زۆر شتی تایە. ئەو گۆڕانکاری هەم لە بەرژەوەندی پەنابەرە و هەم لە بەرژەوەندی وڵاتانی ئەوروپاشە. زۆر باشە. دادوەرە ئازادیان ئەگەر سیرکەین لە ماوەکانی ڕابردوودا وڵاتانی ئەوروپا نەیانتوانیوە ئەم یاسایان ڕێک بخەنەوە یاخود بە جۆرێکی دیکە مەسلەی کۆچبەرانە ناو خۆیاندا ڕێک بخەنەوە و دابەشی بکەن لە نێو خۆیاندا. هەمیشە گرفتێک هەبووە لە نێوانیاندا، خلافێک هەبووە. ئەمە وا دەکات بۆ داهاتوو ئەم گرفتە چارەسەر بکرێت یاخود هەر قسەیەکە دەکرێت و وەکو ڕابردوو دەمێنێتەوە. فعلەن دەکەونە ئەو حاڵەتی ڕێککەوتنە سەبارەت بە پرسی کۆچبەران؟ ئەم کەڕەتیان ئەم کۆبوونەوەیان ئیلزامیە. هەموو وڵاتانی ئەوروپا دەبێت پابەندی ئەم یاسایانە بن کە لەو کۆبوونەوەی دەرەچێت. چکە یاساکان ئۆڵڕێدی پێشوەختە مناقەشەی لەسەر کراوە. ئەمڕۆکە جێگیر دەکرێت و دەست دەکرێت بە جێبەجێکردنی. باشە، هەموو پابەندە پێوەی. باشە کاکە ئازادیانی بەشێک لە وڵاتانی ئەوروپی ئەوان لە ئەجندای خۆیاندا مەسلەی کۆچبەران بە تەواوی ڕەت دەکەنەوە و زۆر سنوورەکانیان تونند و تۆڵ کردووە و شێوازی ڕێکار و مامەڵەکردن لەگەڵ مەسلەی کۆچبەران توندە تێیدا. پێت وایە بەشێک لەم وڵاتانە بە تەواوی ڕازی بن بۆ بڕیارانەی کە لە کۆبنەوەکەدا دەدرێت؟ ئەزانی لای خۆمان باسەکەن کە دەڵێن لە شیش بسووتێنەکەوە ئیتر لێرە ئێستا شتیان دروست کردووە مابینی خۆیانە بڕیاری دراوە ئەو وڵاتانەی کە نانێ وەربگرن، نانێ پەنابەری وەربگرن، ئەو وڵاتانە هەڵدەستن بەدان یارمەتی مادی بۆ ئەو وڵاتانەی کەوا پەنابەرەکان وەرەگرن. ئەو کاتە ئێستا 27 وڵاتمان هەیە کە هەموو موافقان لەسەر ئەو بەندە کردووە، بەڵام هەندێک وڵات نەبێت کە دەڵێ ئەمە ناتوانین جێگەمان وەربگرین، بەڵام ئەوانی اتفاقیان موافقان لەسەرەوە کردووە کە لەبارەی مادیەکە یارمەتی بدرێن بۆ ئەو وڵاتانی یارمەتی بدرێتە وڵاتانی کە پەنابەر وەرەگرن. زۆر باشە. ئەم بڕیارە واناکات کە ڕێژەی کۆچ بۆ ئەم وڵاتانە زیاتر بێت بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. ئەمە زەرێک نابێت بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی کە ڕۆڵەکانیان خەڵکی ئەم وڵاتانە بەلێ شاو کۆچ بکەن بۆ وڵاتانی ئەوروپا؟ بەڵێ دیارە لەگەڵ بەڕێز دادوەر ئازاد ئەمین کە قسەمان دەکرد سەبارەت بە پرسی چاکسازی کە هەر 27 وڵاتەکەی ئەندام
لە یەکێتی ئەوروپا بڕیارە کۆ ببنەوە بڕیار لەسەر ئەمە بدەن ئەو وردەکاری و زانیاری سەبارەت بەما دەدات پەیوەندیەکەمان لەگەڵی پچڕا پێم وابێت ئێستا ئامادەیە بەڵێ کاک ئازاد ئەگەر پرسیارەکەم دووبارەکەمەوە یاخود دەتەوێت بەردەوام بیت گرفتێک هەبوو لەوەی کە لە نێتەکە باش ئەوەی جەنابەت باسی دەکەی ئەو جارە بەنسبەت ئەوروپا شتێکی مەسێریە بۆ هەموو وڵاتانی ئەوروپا لەبەرەوەی بەڕاستی بێجگە لە پەنابەرکەوە پەنابەر مستحقە بێتە وڵاتانە و پەنابەرێتی پێ بدرێت بەڵام هەندێک لایەن وەکو تێرۆریستەکان وەکو هەندێک لایەنی تر استفادەیان لە یاسانی ئەوروپا کرد و ئێستا ئەم جارە ئەم کۆبوونەوەی ئەم یاسانی ئێستا دەریان کردووە وا دەکات کە زۆر ڕێگاکە تەسک بکرێتەوە بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت یاساکانی چێتی ئەوروپا بەکاربێنی یا بۆ تێرۆریستەکان کە بێن لێرە داوای پەنابەرێتی بکەن بۆ لە هەموو لایەک ئیستیفادەی هەیە بە حەقیقەت بۆچی تازە باسم کرد یعنی ئەمە بە پۆزیتیڤ دەشکێتەوە هەم بۆ ئەوروپا و ئەو یاسانی کە ئێستا دەرچووە ئەگەر کاتە بوو باسی دەکەم زۆر باش کە بەرژەوەی هەموو لایەک دەشتێتەوە زۆر باشە دادوەر دەمەوێت لەگەڵ بابەتێکی دیکە مەسلەی تورکیا کە هەمیشە لە ڕابردوودا زۆر جارن مەسلەی پەنابەران و کۆچبەرانی وەکو کارتێکی فشار لەسەر ئەوروپا بەکارهێناوە تورکیا لەگەڵ یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا چۆن تەعامل و هەڵسوکەوت دەکات لەسەر ئەم بابەتە هیچ ڕێککەوتێکی لەگەڵەوە دەکرێت بەڵێ یەکێتی ئەوروپا تورکیا تاقی کردەوە تا تورکیا لە ئیمتیحانەکە دەرنەچوو نەخێت لە ئیمتیحانەکە دەرنەچوو بەڕاستی ئەو یاسانێک ئێستا دەرچووە لە بەرژەوەندی تورکیاریانە چونکە هەندێک بەند ڕێککەوتنیان لەسەر کردووە لەوەی کە ئەو وڵاتانی کە پەنابەری لێیە کە زۆربەی خەڵکی لێ دەرەچێت کە شەڕیان هەیە یا مەشاکلی ئێکۆنۆمی اقتصادیان هەیە یا هەر شتێکی کە بێکە و پەنابەرە دەرەچێت بە ڕێگەی تورکیا دادێت ئەوان ئەو ڕێگەیان لە تورکیا گرتووە مباشر لەگەڵ وڵاتەکە گفتوگۆ دەکەن لەسەر پەنابەرەکان لەبەرەوەی ئەمە لە بەرژەوەندی تورکیانی ئێستا و تورکیاوەشی پێ ناخۆشە بە باشە کەواتە لێرە دیسان پرسیارێکی دیکە دێتە پێشێت کەواتە چی تر ئەگەر ئەم یاسایە بەم شێوەیە جێبەجێ بکرێت ئیتر تورکیا ئەم دەنگە دلێرەی نابێت کە بڵێت وەکۆی مەسلەی کۆچبەران وەکو کارتی فشار بەرامبەر بە ئەوروپا بەکاربهێنێت ئەم دەستەی نەما ئەم کارتەی لە دەست نەما هیچ کاتی لە دەست نەمای لەو هیچ کاتێکی ئەوەی لە دەست نەما کە پەنابەر بەکاربێنێ بۆ بەرژەوەندی سیاسی خۆی لەگەڵ وڵاتانی باشە بەر لەوە من پرسیاری ئەوم لێکردی بەڵام گرفت لە نێتەکە هەبوو دەنگەکەت باش نەگەیشت گوتم ئەمە تا چەند زەرەری هەیە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی وەکۆی دیار لە ماوەکانی ڕابردوشدا لێشاوی کۆچ لە وڵاتانەوە بەرەو ئەوروپا زیاد بوو ئێستش کە ئەم بڕیارە دەدرێت ئاسانکاری بکرێت لە وەرگرتنی کۆچبەران بە هەر جۆرێک بێت پێتوانیە ڕێژەی کۆچ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە زیاتر بێت بۆ ئەوروپا ئەمە گرفتێک بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ناکات ئەمە پرسیارێکی جوانە بەڕاستی یەکێتی ئەوروپا ئێستاەکێ لە یاساکان کە دەری کردو کاری پێ دەکەن لە تا 2025 دەبێ ئەم یاساکاری پێ بکرێت دەویش ئەوەیە کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە لە وڵاتانی کە کێشیانوەتی جەنابەت باسی دەکەیت لەوێ یەکێتی ئەوروپا هەڵدەستێت بەکردنەوەی مەکاتیبی خۆیان کردنەوەی مەکاتیبی خۆیان بۆ ئەوەی کار ئاسانی بکە بۆ ئەو پەنابەرانی کە دەیانێت بێنە ئەوروپا لەوێ کێشەکانیان چارەسەر دەکەن ئایا وەریان گرن یا وەریان نەگرن هەر لەوێش کێشەی ئەو پەنابەرە پەنابەرانە چارەسەر دەکرێت کە لە وڵاتانی ئەوروپان و دەیانێت بگەڕێن وڵاتانی خۆیان یعنی میکانیزمێکی زۆر جوانیان داناوە خۆی بتوانن لە دوا ڕۆژە نە پەنابەر مافی بخورێ وەنە تێرۆریست و ئەوانی هەرپەرستەکانیش بن لە ئەوروپا ئەوروپیەکان بەکاربێنن وڵاتانی ئەوروپا بەکاربێنن بەڵێ بەڕێز دادوەر ئازاد ئەمین لە سویدەوە لەگەڵمان بووی ماندوو نەبیت